بە ڕۆژانی دەستپێکی ژیانی لە باشووری کوردستان لە شاری سلێمانە کاری کردووە. ڕۆژێک بەدەم کارەوە لەژێرەوە گۆرانی دەخوێنێت. ئەو گۆرانیە دەنگی حەسەن زیرەک هەستی لەوانێک دەنووسێنێت و ئەو ڕێبانە دەبێتەوە کاری گۆڕانکاری لە ژیانی زیرەکدا و ڕێگای وەردەکاتەوە. زیرەک لە گۆرانەکانیدا سوودی لە شەعری شاعران و شەعری فۆلکلۆر و شەعری خۆی بیردووە. زیرەک لە 26/1970 لە شاری بۆکان لە پارێزگای وڵمێ کۆچی دوایی دەکات و هەر لەوێش بەخان دەستپێنێت. برجان بو برو وابي جفايا من